ئۆرشەلیم. ئەی ئافرەتە لە خۆڕازیەکان هەستن گوێ لە دەنگی من بگرن. ئەی کیژە دڵنیاکان گوێشل بکەن بۆ قسەی من. ئەی دڵنیاکان ڕۆژانێک پتر لە 1 ساڵ لەرز دەتان گرێت، چونکە ڕەزچنین بەسەر چوو کۆکردنەوە نایەت. ئەی ئافرەتە لە خۆڕازیەکان بلەرزن. ئەی کیژە دڵنیاکان لەرز بتان گرێت، جلتان دابکەنن و خۆتان ڕوت بکەنەوە، گوش لە کەمەرتان ببەستن. لە سنگی خۆتان بدەن بۆ کێڵگە بەردارەکان، بۆ ڕەزی بەردار، بۆ خاکی گەلەکەم دڕکوداڵ دەڕوێت. بەڵێ بۆ هەموو ماڵە شادەکان، بۆ شارە گەشاوەکە. بێگومان کۆشک چۆڵ دەکرێت، شاری قەرەباڵغ چۆڵ دەبێت. قەڵاو قولەی چاودێری لەگەڵ زەوی تەخت دەبن بۆ هەتاهەتایە. دەبن بە سەیرانگای کەرەکێویەکان، لە وەرگا بۆ مێگەلەکان، بۆ ئەوەی لە بەرزاییەوە ڕۆحی خوددا بەسەرماندا بڕژێت. جا چۆڵەوانی دەبێت بە باخ و باخیش بە دارستان دادەنرێت. جا دادپەروەری لە چۆڵەوانی نیشتەجێ دەبێت و ڕاست و دروستیش لە ناو باخ دادەنیشێت. جا ئەنجامدانی ڕاست و دروستی ئاشتی دەبێت و کاری ڕاست و دروستیش ئارامی و ئاسوودەیی هەتاهەتایی. اینجا گەلی من لە ئاشتی و ئاوەدانی نیشتەجێ دەبێت و لە نشینگەی ئاسوودەیی و شوێنی پشودانەکانیان بە ئارامی. تەرزە دەبارێت و دارستانەکان دەکوتێت. شارەکە بە تەواوی دەکەوێنێت. بەڵام خۆزگە بە خۆتان کاتێک تۆ و لە دەم هەموو ئاوەکان دەچێنن و گاو گوێ درێژەکانتان دەلەوەڕن. ئەمین.